بێگومان کەمن ئەو کۆمپانیانەی کە توانیویانە وەک ئەپڵ شێوازی ژیانی ئێمە بگۆڕن. ئەم کۆمپانیایی تەکنەلۆژیا پێش چەند ڕۆژێک یادی 50 ساڵی تەمەنی خۆی کردەوە. لە کۆگایەکی بچووکە و دەستی پێکرد و بوو بە خەونێک کە ئێستا یەک لە سەرسی دانیشتوانی زەوی ئەو خەونەیان لە گیرفاندایە. بەڵام مێژووی ئەپڵ تەنها سەرکەوتن نییە، بەڵکو وەکەموو بابەتێکی دیکە چیرۆکی پڕ لە هەوراز و نشێوی هەیە کە تێیدا هەندێک جار جیهانیان هەژاند و سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە و هەندێک جاریش بەهەڵەدا چوون و لە کۆمەڵێک بابەتدا شکستی هێناوە. ئێستا من باسی چەند بابەتێکتان بۆ دەکەم کە ئەپڵ تێیدا سەرکەوتنی بەدەستێناوە. یەکێک لەوانە ئایپۆدە، ئەو ئامریکا هەزاران گۆرانی لە ناو قەبارەیەکی بچووکدا کۆ کردەوە و مۆسیقای خستە ناو گیرفانی هەمووان بەبێ بەکارهێنانی ئینتەرنێتیش. یەکێکی دیکە ئایفۆنە کە لە ژیانی ڕۆژانەی زۆر بەماندا بەکاردێ و وەکو موبایل بەکاری دێنین کە شۆڕشێک بوو جیهانی گۆڕی و موبایلی لە ئامریکی پەیوەندیەوە کردە بەشێکی گیانەبووە لە ژیانی هەر هەموماندا. دەچینە لای ئەپڵ وەچ کە وەک دەزانین تەنها کاتژمێرێک نییە، بەڵکو وەک پزیشکێکی تایبەت لەسەر دەستمان وایە و چاودێری وردی تەندروستیمان دەکات و دەتوانین لە ڕێی ئەپڵ وەچەکەوە چەندین ئەپیش بەکاربێنین. اینجا باسی وێزگەکانی دەکەین کە ئەپڵ تێیدا شکستی هێناوە. یەکێک لەوانە کۆمپیوتەری لیسایە، نرخەکەی هێندە گران بووە کە کەس نەیتوانیوە بکڕێت. ئەمەش سەلماندی کە تەنها داهێنان بەس نییە و دەبێت کڕیاریش توانای کڕینی هەبێت. بێگومان کڕیاری ئاسایی ناتوانێت $10,000 بدات بێ کۆمپیوتەر. یەکێکی دیکە لەوانە بێرەفڵای کیبۆرزە. ئەپڵ ویستی تەنیکترین لاپتۆپ دروست بکات، بەڵام کوالیتیەکەی فیدای جوانێکی کرد و بەکارهێنەرانیشی بێزار کرد. دانێکی ترمان هەیە، ئەویش ڤیژن پرۆیە. نرخە بەرزەکەی و کەمی ناوەڕۆکەکەی وای کردووە کە تاکو ئێساش وەک شکستێکی مۆدێرن لە قەڵەم بدرێت.